سلااوتان نەبێ بەڕێزانم. چوارەمین کۆڕبەندی پەروەردەی هاوسەرخ خۆی لە پەروەردەیەکی هاوسەرخ و کارامەیی و کوالیتی دەبینێتەوە، واتە قسەکردنە لەسەر دروستکردنی پەروەردەیەکی هاوسەرخ. بۆ مەبەستە زۆر بەڕێز مامۆستا ڕەنا حوسێن عەلی پسپۆر لە بواری پەروەردە لەگەڵماندایە. مامۆستا جان زۆر بەخێر. زۆر سپاسمانەوە. مامۆستا وەکو باسمان کرد تەورەکانی کۆڕبەندەکە خۆی لە دروستکردنی پەروەردەیەکی هاوسەرخ، گۆشکردنی قوتابیانێک بە دنیای نوێی هاوسەرخ، هەم لە بواری پێداویستیەکان، هەم لە بواری مەعریفە و فێرکردن. دیارە جەنابیشتان ئەمڕۆ دوام ڕۆژە لێرە حزوورتان هەبووە. بوونی ئەم کۆڕبەندە و وەروە تەورەکانی بابەتەکانی چۆن هەڵەسەنجێن؟ لە ڕاستیدا ئەو جۆرە کۆمپەندانە بە بابەتێکی زۆر گرنگ هەڵدەسەنگێنرێن لەبەرەوەی لێرکانە چەند پلان و سیستەمێک کە داڕێژاوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە و هەم لەو بارانەی کە ئەو جۆرە پلاتفۆرمانەی قوتابخانەکەم و چەند پلاتفۆرمێکی ترکە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دابین کراوە بۆ قوتابخانەکان، بۆ دایک و باوکەکان. ئەوانە گرنگێکی زۆری هەیە لە ڕاستیدا، هەم بۆ ئێمەش وەکو ئەو دامەزراوانەی کە بەردەستن لێرکانە لەو کۆرپەندە بەشدارن، ئەتوانن سوود لەم جۆرە پلاتفۆرمانەی وەزارەتی پەروەردە ببینن و سەبارەت بە بواری تەکنۆلۆژیا ئەو پلاتفۆرمانانە بە شێوازێکی زۆر باش کاریان لەسەر کراوە لە ڕووی تەکنۆلۆژیا کە ئێمە ئەو جیلەی ئێستاکە ئەتوانین بڵێن کە جیلی تەکنۆلۆژیان ئەبێ ئێمەش لەگەڵ ئەو جۆرە جیلەیە بتوانین پەرە بە چالاکی و تواناکانیان بدەین. زۆر جار سترێس و دڵڕاوچێ لای دایک و باوک دەبێت سەبارەت بە تێکەڵاوکردنی منداڵەکانیان بە تەکنۆلۆژیا و خستنە بەردەستی ئامێرەکانی پەیوەندیکردن بەگشتی. ئەو ترس و دڵڕاوچەیە لە شوێنی خۆیدایە، ئەمە چۆن بتوانین دایک و باوک قەناعەت پێ بکەین کە نا چوونە ناو تەکنۆلۆژیا سوودێکتری هەیە، قوتابی پێی زیاتر گۆش دەکرێت پەروەردەکردیان ئەو ڕێسکە و شێوازانە چین کە بتوانین داخلی ناو پرۆسەی بە تەکنۆلۆژیکردنی خوێندن بکەین؟ بەڵێ بەخۆی لە ئێستادا ڕاستە دایک و باوکان زۆر ترس و دڵڕاوکێ هەیە کە لە بواری تەکنۆلۆژیاوە باز دەکەین کە ئەم جۆرە پرۆگرامانە هەیە و ئەوانە، بەس دایک و باوک دەبی ئەو خاڵانە بزانن کە ئێمە ئەو تەکنۆلۆژیا و بواری تەکنۆلۆژیا لە بوارێکی ڕاست و تەندروست لە بۆ ئەو منداڵانە بەردەست دەخرێتن، بۆ بوارێک نییە کە مەتەن ئەو منداڵە سوودی لێ نەبینیتن یان زەرمەند بیتن لێ. بەعکسەوە ئەو پلاتفۆرمانەوە ئەکە ئەو منداڵانە ژیرتر بن، توانای بیرکردنەوەیان زیاتر بیتن، چونکە چەندین ڕاهێنان و چاڵاکی هەیە لەو پلاتفۆرمانان کە توان بەکاری بینن و سوودی لێ بینن. یەکیشتر لە دواتر کە دەبێتە ڕاستپاردە لەم کۆڕبەندە ئەوەیە کە ئێمە نەوەیەک پەروەردە بکەین دوای خوێندن سوود لە پسپۆڕیت خۆی ببینێ، بتوانێت لە هەلی کار سوودمەند بێ، بتوانێت لە دوای ئەوەی کە خوێندن تەواو دەکات لە پسپۆڕێتەکەی خۆیدای لە ڕووی کردداریەوە خوددان لێ هاتووی توانستێک بێ. ئەم بابەتە چۆن دەبینی؟ وەڵاهی ئەو بابەتە زۆر زۆر گرنگە و شتێکی زۆر باشیش دەکرێتن، چونکە ئێستا کە زۆربەی ئەو نەوەی خۆمان کەتەوەکەن لە قوتابخانە و لە زانکۆیەکان دەبینین کە چۆن ئەچنە بەردەم مقابلەکان و هەڵی کارەکان هەندێک خاڵ هەیە کە لە تواناکانیاندانە ئەو پرۆسەی کە ئێوە ئیش لەسە ئەکەن وەکو پلانی وەزارەتی پەروەردە بە شتێکی زۆر گرنگ دادەنێم، چونکە لە داهاتوودا ئەمە تووشەوە ئەستانگیانە نابن هیچ کەسێک کە بتوانانی مامۆستاکان بە پێی تواناکانیان وەربگرێتن. لێرەوە قوتابخانەکان و قوتابیەکانیش بتەن ئامادەن بۆ ئەوەی کەسانی پسپۆر هەبیتن لەو بوارانەوە کاریان لەسەر بکەن. پسپۆر لە بواری پەروەردە بەڕێز مامۆستا ڕەنا حوسێن عەلی زۆر سپاس دەکەین. زۆر خۆشحاڵ بووم بەڕێزی، سپاس بۆی هۆش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی. دەستکان خۆش بێ.